بۆ دەبێت دڵتەنگ بم بە ڕاشتنێت. کەسێک جورئەتی ئەوەی هەبێت بڕوات مانای وایە هەر لە سەرەتاوە نەهاتووە. دوێنێ بۆ یەکەمین جار بەلای خۆر ئاوابووندا تێپەڕیم و نامەیەکی تۆم پێنەگەی. دوێنێ پێویست بوو لە هەموو کاتێک زیاتر خۆم خۆش بوێت. دوێنێ هەتا توانیم لەناو سەرمای شەقامەکاندا وەستام و گۆرانیم بە تەنیایی خۆم وت بەبێ تۆ زۆر شت هەیە دەتوانم بیانکەم. بەبێ تۆ گوێ بۆ دەنگی باران دەگرم. بەبێ تۆ بە دیار و شکبوونی گوڵەکانی باخچەی ماڵی خۆمانەوە دادەنیشم و لە ناشرینی دنیا دەڕوانم. بەبێ تۆ ڕۆژمێری سەردیوارەکانم دەگۆڕم و ساڵێکی تری تەمەنم بە دڵتەنگی دەسپێرم. دەتوانم ماوەیەکی زۆر لە بەردەمی یەکێک لە وێنەکانتە بوەسم و بای 100 ساڵ بیرت بکەم. بەبێ تۆ سەیری فڕینی پاساری و کۆتر و چۆلەکەکان دەکەم. بەبێ تۆ دەتوانم زووتر پیر ببم و سرم بخەمە سەرشانی تەنیایی و دوور لە چاوەکانی تۆ بمرم.